احتیمالە سەروی 6 دەفتەر بی لەوانەیە 7 دەفتەر. ئەحمەد موحسین کاسبکارێکی بازاڕی قەیسەریە لە شاری هەولێر خۆی و براکانی لە ئاگرکەوتنەوەی بازاڕەکە زیانی 6 دەفتەر دۆلاریان پێگەیشتووە. ئەسواقەکەش تقریبان با 6 دەفتەریە. ئەحمەد دەڵێ مەرجی سەلامەتی لە بازاڕەکان بوونی نییە، هۆکاری ڕووداوەکانیش بۆ ئەوە دەگەڕێتەوە. زەرەکە وڵی تقریبان یعنی ئەو بچی گروپی بووە ئیسێ 4 برایان بووە مفرەد و جملە بووە 2 مفرەدمان هەیە دوکانەکان دانەی یەکیلوانێ با 5-6 دەفتەری ئەشیا تێدابێت چکە کەمالیاتە بۆنی مارکەیە ئەشای کوالێتی زۆر بەرز بووە ئەو ڕوپی بووە زیاتر ئیمە مەخزنەکەشمان تقریبان احتیمالە سەروی 6 دەفتەری ئەشیا تێدابی چکامە جملە چینە تو خۆ دەزانی کە جملەتی مەخزن ئەشیا دەبی زۆری تێدابی ئەزە کە ئەو بینایە سوتا بەس لە کەمالیاتەکەی تقریبان با 6 دەفتەریە لەوێن دەرێ ئەشای دوکانی خەیاتی شەیە ئەوانیش احتیمالە دوکانداری بای 10 دەفتەر 15 دەفتەری ئەشیا هەوی مەردی سەلامەتی سفرە نەک نییە هەر سفرە یعنی سوچەکەش من نارم حکوومەتە بەڕاستی بە خۆشمان دوکاندارەکانیش هەموو سەبەبن دوکانی پڕمەواد و ئەشیا دەکات ئێستادان بۆ جژنی عەبدولغەنی ڕەشید کاسبکارێکی دیکەی بازاڕی قەیسەریە دوکانەکەی بە تەواوەتی سوتاوە. حەسبنا الله ونعم الوکیل ئەوەن دەدەم دەڵێ بۆ جەژن جلوبەرگم هێنابووە دوکانەکەم بۆ ئەوەی ساغی بکەمەوە کەچی لە ماوەیەکی کەم ئاگر هەمووی سوتاند و زیاتر لە 2 دەفتەر دۆلار زیانم پێگەیشتووە. ئەشیاکەمان دوکانی جلوبەرج منداڵانم هەیە دایم پێشەوەی جەژن ڕەمەزان یان جەژن قوربان بێ ئینسان ئێستادا خۆی دەگرێت جلوبەرجی تازە دەینێت دوکانێ ئەو ماوەی نوقسان هەیە پڕی دەکاتەوە ئەمش بەش بە حرخەمان بای خۆم ئەشام هینا بۆ دوکانی زیکای 2 دەفتەر بەسەرەوە خوا قڕبمان دەکاتەوە ئینشاءڵڵا الحەمدوللا ڕازێ بە قەزا قەدەر خۆی خوا هینایەت خۆش دەیباتەوە الحەمدوللا دەوی چێ دەکەن لە شۆرتی کارەبایە ێ با شۆرتی کارەبای بۆچی یانی جارێک شۆرتی کارەبای 2000 شۆرتی کارەبای 3000 نازانم. ئەحمەد و عەبدولغەنی نمونەیەکن لەو سەدان کاسبکارەی بازاڕی قەیسەری کە زیانی زۆریان پێگەیشتووە هەر هاوڵاتیەک دەدوێنی چیرۆکێکی غەمناچی هەیە لە زەرەر و زیان. ئەم ئاگرکەوتنەوە زۆرانەی لە بازاڕەکانی پارێزگای هەولێر ڕوودەدات زەنگێکی مەترسیدارە پێویست بۆ دەکالانە پەیوەندیدارەکان بەڕێنماییەکانیان دابستنەوە بۆ ئەوەی ئەم ئاگرە زۆرانە بەم قەبارە گەورەیە دووبارە نەبنەوە. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.